ئەمڕۆ ئەمێ خۆشحاڵانە ئیعلانی هەڵمەتێکی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی منداڵان ڕابگەێنین لە سەرانسەری کوردستانە. ئەم هەڵمەتە بۆ ماوەی 2 هەفتە بەردەوام بوو، بەڵام لە چوارچەوەی پرۆژەیەکە لە سەرەتای ساڵی 2019 دەستی پێکرد و بەردەوام بێ هەتاوەکو ساڵی 2022 کە بە دامی حکوومەتی ئەڵمانی کرا و هەروەها بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە و بە تایبەتی وەزارەتەکانی پەروەردە و وەزارەتی ڕۆشنبیری و هەروەها وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی. ئەوەی ڕاستی بێت لەم پرۆژایە ئێمە لە چوارچەوەی ئەم پرۆژەیە چەندین چالاکی و چەندی کاری جیاواز ئەکەین. یەکێک لەوانە وەکو جەنابتان ئاگادارن ئەم هەڵمەتەیە کە دژی بەرەنگاربوونەوەی با بڵێن توندوتیژیە دژی منداڵان کە تەنها بۆ 2 هەفتە نابێ، ئەمە بۆ چەندین ساڵە بێ کە ئێمە کاری لەسەرەکەین، تەنها لە ناو هەرێمی کوردستانی شانابێ بەڵکو لە دەرەوەی هەرێمی کوردستانی شەبێ وەکو محافەزەی نیناو و شاری مووسڵ و چەندین با بڵێن کاری تریش لە خۆی ئەگرێت. لەوانەیە زیاترین وەزارەتێکی کە پەیوەندی ڕاستە خۆی بەم هەڵمەتەوە هەبێ کە گریندیزرد ڕایگەیەنێ وەزارەتی پەروەردە بێ کە وەزارەتی ئێمەیە. لەوانەیە زۆرترین کەم تەرخەمیەکانیش ئێمە بەرپرس ببین لێ لە هەمان کاتیشا زیاترین سوپاس ئەبێ ئێمە بیکەین کە ئەوان ئەو هەڵمەتیان ڕاگەیاندووە پێش ئەوەی ئێمە پێیان بڵین کە بە تەواوەتی پشتگیریان لێکەین و سەپۆرتی هەموو هەنگاوەکانیانەکەین لە هەموو شوێنێکا کە ئێمە بتوانین سوود بەوان بگەێنین ئەوان سوود بە ئێمە ئاگەێنن. ئێمە وەکو وەزارەتی پەروەردە خۆمان کارمان لەسەر سکول کۆد ئۆف کۆنداکت کردووە کە پەیڕەوێکە کە ئەم ساڵ دەرەچێت لەگەڵ ڕێکخراوی UN ئێمە کارمان زۆر لەسەر ئەو بابەتانە هەیە کە توندوتیژی کەم بکرێتەوە بەرامبەر منداڵان. ئەو سکول کۆد ئۆف کۆنداکتەکە پەیڕەوێکی گشتیە بۆ قوتابیانە، لە سوودی قوتابیانە هەڵبەتە لە ناو قوتابخانەکانە هەر لە بەڕێوەبەرەوە هەتا توێژەرانی کۆمەڵایەتی تا مامۆستایەکان ئیمزای دەکەن و واجباتی خۆیان ئەبینن لەگەڵ مافەکانیان بەرامبەر ئەوەی کە چۆن بتوانین لە ناو ئەو پەیڕەوە مافی منداڵەکانمان پارێزراو بێت. لەبەرەوەی وەکوونیان خانی ژووتی لە ماوەیەکی کورتە ئێمە ئەو منداڵانە لە تەمەنی باخچەی ساوایانەوە لە ماوەیەکی کورتە ئەیان گەێنینە سەر سندوقی دەنگدان و ئەیانکەین بە خاوەن بڕیار لە وڵاتە. ئێمە هەمومانەزانین گەنجەکانی ئێستا کەوتونەتە سەر کورسیەکان لەسەر کورسی بڕیاردانن، هەمویان ئەو مناڵانن کە لە قوتابخانەکانە ئێمە بەرپرسین لیان بەڕاستی. یەکێکتر لە کارەکانی پەروەردە کە من حەزەکەم لێرە باسی کەم دلیلێکە کە بەشی توێژەرانی کۆمەڵایەتی ئامادەیان کردووە کە بە هیواین بۆ ئەم ساڵ بکەوێتە بەردەستی توێژەرانی کۆمەڵایەتی لەبەرەوەی یەکێک لە گرفتەکانی کە دروست بووە لە ساڵی 2007ەوە کە قوتابی کراوە بە چەقی فێربوون کە تەرکیز کراوەتە سەر قوتابی وەک مرکزی وەزارەتی پەروەردە. لە 2007ەوە بە هیچ جۆرێک لێدان نەماوە بەرامبەر ینی توندوتیژی فیزیکی نەماوە بەرامبەر قوتابی هەر لە بنەڕەتیەوە هەتا ئامادەی. بەڵام بەداخەوە وابزانم کەم تەرخەمیەکان لە کاتێکا کە لەوانەیە لەم لاو لەولا هەبێت ئەویش بە پشتگیری ئەم ڕێکخراوە لەوانەیە ئێمە بتوانین داتاشمان دەستکەوێت چونکە وەکو ئاگادارین کە کاریان لەسەر کردووە لەلایەکی تریشەوە بتوانین ئەو توندوتیژیە نەهێڵین بنبڕ بکەین بە تەواوی کە لە ڕێی زارەکیەوە کاریگەری هەیە لەسەر مناڵەکانمان لە ڕێی ناڕاستە و خۆ کە لێدان نییە بەڵام شتی ترە ناڕاستە خۆ کاریگەریە بێ لەسەر منداڵەکانمان. ئێمە ئامادەین بۆ هەموو پشتگیریەکی ئەم ڕێکخراوە لەگەڵ یانابین بە هیواین وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیش خۆزگە لەگەڵ ڕۆشنبیری و پەروەردە لە هەمان کاتە ئامادە بووایە چونکە ئیشی ئەوانیش بەقەدەر ئیشی ئێمە گرنگە. ساستی ئێمە ئامارمان لە بەردەستایە لە 4 ساڵی پێشوە بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی جەنگی داعشەوە بەهۆی ئەو هەموو ئاوارەکانی کە هاتوون ئەوانەی هەم لە دەرەوە هاتوون هەم لە عێراقەوە هاتوون بەهۆی ئەوەوە بەهۆی سەفەرکردنەوە کۆچەوە کە بوو بە دیاردەیەک لە ماوەی لە دوای شەڕی داعشەوە قوتابخانەکان بەجێهێشتنی تیا بوو ناڵین تیانە بوو. بەڵام بەڕاستی ئەو ئاماری کە پەیوەندی بەوە هەیە ناگاتە لە 102 ئەوەی کە من لە دوایین ئامارا بینیومە لە 101.3 ئەگەر غەڵەت نەبم هیوادارم
ئامارەکان ئەوەندەن بەڵام ئێستا ئەبێ ئێمە کار لەسەر ئەوە بکەین ئاماری تازەمان هەبێ بۆ ئەوەی بزانین چەند لەمانە کۆچیان کردووە چەند لەمانە بەهۆی قەیرانی داراییەوە نەیانتوانیوە بەردەوام بن و چەند لەوانە ئێمە هەندێک گرفتمان هەیە وەکو شوکردنی پێشوەختە و ئەم جۆرەشتانەش ئەمانەش وەکو گرفت هەمانەکە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە قوتابیەکان بەجێ بێڵن هیوادارم کاری لەسەر بکەین بەڵام من ئەتوانم ئەوە بڵێم کە داتایەکە لە هەندێک شوێناکە هەندێک ڕێکخراو داتای زۆر گەورە دەدەن نەخێر ئەوەندە نییە ئێمە لەو داتایی کە لە وزارەتی پەروەردە هەمانە ئەگاتە 1 پوینت شتێک هیوادارم غەڵەت نەبێت